بارۆنەکان بەختیار عەلی بکوژەکانی سەردەشت چێن بە دڵنیاییەوە بکوژەکانی سەردەشت لە ئەستێرەیەکی دی و لە شوێنێکی دی و لە کلتورێکی دیەوە نەهاتوون بکوژەکانی سەردەشت کوڕی ئەم ماڵە وێرانەی کوردن و پەروەردەی ئەم ئاوهەوایەن بکوژی سەردەشت ئەو کۆمەڵگایەیە کە لە تاوانی گەورە بێدەنگ دەبێ و ناهەژێ بکوژەکانی سەردەشت ئەوانن کە ئەنفالیان کرد و تاوانەکەیان بەهێمنی تێپەڕی بکوژەکانی سەردەشت هەمان پیا و کوژەکانی شەڕی ناوخۆن ئەوانن لەسەر تەماعی ناشەرعی و گومرگ و لەبەرخواستی دەوڵەمەندبوونی بێسنوور دەیان ساڵ کۆمەڵگای ئێمەیان بردە دواوە ئەو ڕۆبۆتانن کە حیزب دروستی کردوون و وەک ئامێر هەموو فەرمانێک جێبەجێ دەکەن ئەو ڕۆبۆتانن کە جگە لە ناوی سەرۆک ناوی هیچ کەسێکی دی نازانن ئەو ئامێرانن کە فێر کراون و پەروەردە کراون بۆ ئەوەی ڕێز لە کەرامەت و ژیان و ئینسانیەتی ئەوانی دی نەگرن بکوژانی سەردەشت ئەو فرانکشتاینە ترسناکانن کە لە لابۆری سیاسەتی کوردی و لە مێژووی ئەم سیاسەتەوە هاتوونەتە دەرێ ئەو سیاسەتەی کە 20 ساڵ لەمەوبەر ئومێدی ئەوەمان پێی بوو کە مرۆڤی ئازادمان بۆ دروست بکە ئەمڕۆ جگەل لە گەندەڵ و نەوتفرۆش و نووسەرکوژ هیچی دی دروست نەکرد بکوژانی سەردەشت لە ناوماندان ڕۆژانە دەیان بینین ئەوانن کە لە هەموو شتێک بێدەنگن ئەوانن کە بەردەوام بۆ بەهانەیەک دەگەڕێن قوربانیەکانی پێتاوانبار بکەن ئەوانن کە بەسەر بتە سیاسیەکانی خۆیاندا کڕکەوتون و ناوێرن لەسەریان بجوڵێن ئەوانن کە بێبێدەنگی خۆیان دەنگی هەمومان دەخینچێنن بکوژانی سەردەشت لە مێژووی وڵاتەکەوە هاتوونەتە دەرێ ئەو تارمایی ڕەشەن کە لەم 20 ساڵی دواییدا پەروەردە کراوە و ئامادە کراوە هەر کاتێ هەر کەسێک هێڵی سووری بەزاند ئەوان بێنە سەر سەحنە و ڕۆڵی خۆیان ببینن بکوژانی سەردەشت ئەوانن کە بازرگانی گەورەی هێڵی سوورن پیشە سازانی هێڵی سوورن ئەوانن کە کارخانەی هێڵی سووریان هەیە بە چەشنێک هیچ شتێک نییە لە وڵاتی ئێمەدا هێڵی سوور نەبێ تا ئەو ئەندازەیەی هەر یەکێک لە ئێمە بەشی چەند جارێک مردن هێڵی سوورمان بەردەکەوێ بکوژانی سەردەشت ئەو سیاسیە ترسنۆکانن کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر تێدەگەن کە تەنیا بە فیشەک دەتوانن نەهێڵن بیر بکەینەوە بکوژانی سەردەشت ئەوانن کە دەکوژن نە لەبەر ئەوەی پێویستە بکوژن بەڵکو لەبەر ئەوەی گەر نەکوژن نازانن دەبێت چی بکەن یان چۆن بیر بکەنەوە تەنیا شێوازی بیرکردنەوەی ئەوان کوشتنە و تەنیا کاتێک بیر دەکەنەوە کە دەکوژن بە کورتی خوێنی سەردەشت ڕەنگی تێفکرین و بیرکردنەوە و دنیابینی ئەوانە کاتێک کە ناکوژن ئەوە ساتی لێبوردەییان نییە بەڵکو ئەو ساتەیە کە تیایدا بیر ناکەنەوە بکوژانی سەردەشت تەنیا پسپۆڕ و فەیلسوفەکانی هێڵی سوور نین بەڵکو پسپۆڕ و فەیلسوفەکانی بێدەنگیشن هیچ شتێک وەک بێدەنگی بۆنی خوێن ناشارێتەوە هیچ شتێک وەک بێدەنگی لاشەون ناکا ئەو ملیۆنەها دۆلارەی ڕۆژانە لە کوردستاندا دەخرێتە میدیاکانەوە بۆ دروستکردنی قسە نەبووە بەڵکو بۆ بەگەڕخستنی کارخانەی گەورەی بێدەنگی بووە بە جۆرێک لە هەموو شارێکدا دەیان کارخانەی بێدەنگی خوڵقاوە بکوژانی سەردەشت لە دەستکردی ئەو کارخانەیەن ئەو کارخانەیەی ڕۆژنامەگەری و میدیای کوردی لەم 10 ساڵەدا ڕێزمانێکی قسەکردن و یاسا و عرفێکی بۆ تعبیردا ڕشتووە ئەوەی پەیڕەوی ئەو ڕێزمانە نەکا دەبێت دەمی پڕ بکرێت لە گولە بکوژان لە ناوماندان ڕۆژانت دەیان بینین و سڵاویان لێ دەکەین باسی گەشەی ئابووری و عەقدی نوێی نەوت و داوەتی گۆرانی بێژی تورک و عەرەب و دابەشکردنی پۆست لە پایتەخت و فێستیڤاڵی ڕۆشنبیری و بەرنامەی لایڤ و دروستکردنی شاری تازەمان بۆ دەکەن عەزیزان بکوژانی سەردەشت هەمان بکوژەکانی غەزەل نووسن هەمان ئەو چینە کۆمەڵایەتیەن کە لە نوێمیرانی کوردستانەوە هاتۆتە دەرێ بکوژانی سەردەشت ئەوانن کە سەرۆکەکانی خۆیان وەک خودا سیر دەکەن و ناهێڵن ئەم کۆمەڵگایە لە جەهەنەمی ئەم جۆرە لە پەتریارکیەتی ڕزی و دەرچێ کە لەسەر کڕنوش و ملکەچی کوێرانە دروست بووە بکوژانی سەردەشت ئەوانەیشن کە ئەو هەموو فتوای کوشتنە شفرەتدارە نابیستن کە لە میدیاکانەوە دەرەچێ ئەو هەموو فتوای لەغاوکردنە نابیستن کە لە حوجرەی توندڕەوە جیاوازەکانەوە دەرەچێ بکوژانی سەردەشت هەموو ئەوانن کە بە بزمارێکی بچووکیش بێ لە دروستکردنی تابوتی ئازادیدا بەشداریان کردووە زۆریشن ئەوانەی کە ڕۆژانە بە بزماری بچووک لە دروستکردنی تابوتی ئازادیدا بەشداریەکەن زۆریشن ئەوانەی بە تەقەڵی بچووک لە دروستکردنی کفنی ئازادیدا بەشداریەکەن بکوژانی سەردەشت لە ناوماندان ئەوان سەردەشتیان نەکوشت بۆ ئەوەی سەردەشت بکوژن
بەڵکو بۆ ئەوەی دووپاتی بکەنەوە کە ئەگەری کوشتن هەمیشە بەسەر ژیانمانەوەیە، بۆ ئەوەی پیشانی بدەن کە سێبەری شمشێرەکانیان هەمیشە بەسەر گردنمانەوەیە. بەداخەوە ئەوانەی سەردەشتیان کوشت جارێکی دی و لە جێگایەکی دیدا دووبارە سەردەشتێکی دیش دەکوژنەوە، جارێکی تر بەرپرسێکی دی ئاسایش دێت و دەڵێ بە دوواداچوونی بۆ دەکەین، جارێکی دی سەرۆکی حکوومەت بەخۆی و زەردەخەنەکەیەوە دەرەکەوێتەوە و دەڵێ ئەمە جێگای نیگەرانیە. بەڵام عەزیزان بەڕاستی جێگای نیگەرانی نییە، چونکە ئەوانەی بزمار لە تابوتی ئازادی دەدەن بەیانی هەموو دەچنەوە سەرکارەکانی خۆیان، ئەوانەی کارخانەکانی بێدەنی ئەبەن بەڕێوە بەیانی وەک خۆیان بە هەمان دەست و بە هەمان ویژدانەوە دەچنەوە سەرکارەکانی خۆیان، ئەوانەی هێڵی سوور دروست دەکەن بەیانی دەست دەکەنەوە بە چنینی هێڵە سوورەکانی خۆیان. بەڕاستی جێگەی نیگەرانی نییە، چونکە ئەم شەو نوێمیران بە ئاسایی دەخەوێ و بەیانیش بێ ئەوەی سەردەشتی لەبیر بێ لە خەو هەڵدەستێ. نا جێگای نیگەرانی نییە، چونکە کارخانەیەک هەیە سبەینێ هەموو شتێکمان بیر دەباتەوە و دەمان جێڕێتەوە بۆ ڕۆژی بەر لە کوشتنی سەردەشت. نا جەنابی سەرۆک جێگای نیگەرانی نییە، هەرگیز جێگای نیگەرانی نییە.